ئێمە کۆمەڵێک گەنجی خۆبەخشین لە شاری سۆران هەڵساوین بە ڕاگەیاندنی کەمپینێک دوای ئەوەی کەوا هەستمان کرد کەوا یانەکەمان یانەی سۆران لە قەیرانێکی دارایی سەختدایە بۆیە کۆمەڵێک گەنجی خۆبەخش بەبێ بەرامبەر هەڵساوین بە ڕاگەیاندنی کەمپینێک بۆ هاوکاری و یارمەتی بۆ یانەکەمان یانەی دایک بۆیە لێرەشەوە لە ڕێگایان کەمپینەوە داوا لە سەرجەم دام و دەستگاکانی سنووری ئیدارەکەمان و هاوشاریانی خۆشەویستی شاری شەهیدان و هەروەها داوا لە هاندەرانی خۆشەویستی یانەی دایک دەکەین هەروەکو بێن بەدەم ئەو کەمپینەوە بۆ هاوکاری و یارمەتی بۆ یانەکەمان هەمومانەزانین لە هەموو جیهان وایە یانە بە دەرۆزە و بەدەستپانکردنەوە و بە خێرخوازی بەڕێوە ناچی ئەبێ لە ڕێگای کۆمپانیایەکەبی یان ئیسtisمارێکەبی یان کۆمپانیا یان حکومەت ئەبێ لە کوردستان و لە عێراق ئەبێ حکومەت یارمەتیانەکان دەچون کە هەمومانەزانین زۆربەی یانەکان لە ڕێگای بەرپرسانی گەورەوە یانەوە تا حکومات ژێر بەژێر هاوکاری بەشێک لە یانەکانەکە بەڵام بەشێک لە یانەکانیش پەراوێز خراکەون هیچ بەرپرس و هیچ دام و دەستگایەکی حیزبی یارمەتیان نادا یانەکەشمان یانەی دایک یانەی سۆران یەکێکە لەو یانانەی کەوا ئێستا و ڕابردووش پەراوێز خرا و هیچ کۆمەک و یارمەتیەکی نەدراوە وەکو پێویست جگە لە هەندێک کەسایەتی دیار نەبن نامەوێت لێرە ناوەکان بدەین لەوانەیە کەم تا زۆر بەشێک لە بەرپرسان هاوکار ببن تایبەت بەخۆیتی واتە کێشەی داراییە یانەی سۆران لە وەتی دامەزراوە هەتاوەکو ئێستا نەیتوانیوە سەرچاوەیەکی داهاتی دارایی لەو شاری بەدەستەبەر بکە ئەمەش لەبەر زۆر هۆکارێک لە هۆکارە مەقصد دەستەی کارجێڕی پێش ئێستا نەبوونی هەماهەنگی لە نێوان دەستەی کارجێڕی و ئیدارەی سۆران ئیدارەی کەمتەرخەمی ئیدارەی سۆران لە ڕووی ئەوەی کە نەیتوانیوە هیچ جێرخانێک بۆ یانەوەی سۆران وەکو موەسسەیەکی حکومی لەم ناوچەیە بۆی دابین بکە ئەمە کێشەکەیە لە ئێستاشدا یانەی سۆران کۆمەڵێک یاری لە خولی نایە دوو یاری لە خولی نایە بەو یاریی لە خولی پلەیەکە ئەم یاریانە بە ئاسانی بەڕێوە ناچن داهاتێکی ئێجگار زۆریان دەوێت سمانگانە بۆ یاریزانان و پێداویستەکانیان ئێستا داهات پێویستمان بە مانگانە 20 ملیۆن دینار هەیە بۆ بەڕێوەچوونی یاریەکانی خولی نایابی کوردستان لە تۆپی پێ ئەمە یەک یاری لە یانەی وەرشی سۆران بەڵام ئەگەر بە کۆی گشتیبی ئەمە تەماشاکە لە تۆپی دەست لە خولی نایابین لە باسکتبۆڵیش لە تۆپی باسکەش لە پلەیەکی کوردستانین ئەوانەش داهاتی تایبەت بە خۆیان مانگانە پێویستە بۆیە ئەمە ئەوەی ئێستا پێ دەرێم 20 ملیۆن دینار تەنها بۆ تۆپی پێیە من لێرە دەمەوێت پێت ڕابگەینم لە سۆران بەرپرسەکانی سۆران نەیانتوانیوە بەڵکو ڕێگرش بووینە لە خزمەتکردن بە یانەی وەرشی سۆران هەر وەرزش لایەن هەر مەوزوع نییە بەداخەوە یعنی ئەوە فکرکردنەوەی ئاستی دیدەنی ئەوانە بۆ وەرزش بە تایبەتی بۆ یانەی وەرشی سۆران ئەگەرنا بەرپرسانی سۆران دەتوانن چارەسەرێکی گونجاو بۆ یانەی وەرشی سۆران بدۆزنەوە بە هەر شێوازێک هەبێت.